بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکە سڵاوتان لێ بێت لە بازاڕی زێڕینگرانی شاری هەولێرم لێرەدا زۆرێک لە چۆڵی و سستی بە بازاڕەکەەوە دیارە ئەمەش بەهۆی ئەوەی ئەمڕۆ نرخی زێر بۆ یەکەم جار لە مێژوودا ڕیکۆردێکی گەورە و نوێی تۆمارکرد کە هیچ کاتێک لە مێژوودا نرخی زێر هێندە گران نەبووە هێندەی ئەمڕۆ لە ئێستادا نرخی هەر بۆ عیاری 21 زێر کە زۆر با و بەربڵاوە بە 695,000 عیار 24 بە 795,000 من بۆ ئەمە بەستا دەمەوێت بڕۆمە لای یەکێک لە زێڕینگرەکان گفتوگۆی تەواوەتی لەگەڵ بکەم. کاکفاق سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. نرخی زێر زۆر بەرز بووەتەوە. ئێوە سەرتان نرخەکەم پێ بڵێ بۆ بینەران دواتر قسە لەسەر هۆکارەکەی. بەڵێ سلااو لە ئێوەش زۆر سوپاس. ئێستاکە عیار 21 695,000 عیار 22 728,000 عیار 24 795,000 عیار 18 595,000 ئەمە هەر سار عیارەکەیە بەکۆی گشتی. باش بۆ ئافرەتێکە گەربیە بێت بۆ 6 تاک بازن بکرێت، ئەمە 6 تاک بازن بکرێت، ئەمە چەند دەوەستێت؟ 6 تاک بازن بوەستێت بۆ ئەمڕۆکە کە 10 مسقال بێتن پێویستی بە 49 وەرەقەیە. 49 وەرەقە ئێستاکە کە 10 مسقال بێتن. باش باقسە لەسەر هۆکارەکەی بکەین. تۆ وەکو زێڕینگرێک پێم بڵێ هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێر بۆ ئەم شێوەیە ئێستا چییە؟ هۆکارەکان زۆرن، بەس ئەم چەند ڕۆژێ ڕابردوو سێ هۆکار هەبوون کە وای کرد بەرزی خۆ ببینێتن. یەک لەوانە پێناسەی گومرژیەکان بوو کە ئەمریکا بەسە جیهاندا سەپاندی و سین خواستەکی زۆری لەسەرە لەگەر ئەوەش لە جیهان هەم خواستشی زۆر لەسەرە. ئەوە وای کرد کە زیاتر بەرز بتەوە بەڵکو زیاتریش دەبیتن. کاک پێم بڵێ کێشە سیاسی و ئاڵنگاریە سیاسیەکان هیچ کاریگەریەکیان لەسەر نرخی زێر نەبوو ئەوانە؟ بەڵێ دەتوانین ئەوانە بڵێن فاکتەری ڕئیسینە، کێشەی سیاسی، کێشەی بازرگانی جیهانی، ئەوە دەبنە فاکتەری ڕئیسی لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی زێر. لە چه حاڵەتێکدا زێر نزم دەبێتەوە؟ تەنها لێک حاڵەت نەبێتن، ئەویش مابینی سین و ئەمریکا ئاسایی نەبتەوە، بەڵکو ئاسایی ببتەوە بە پێچەوانەشەوە. هەر کاتێک ئاسایی بۆەوە ڕاستەخۆ زێر دادەبەزێتن. باش با من پرسیارێکی تر بکەم. ئەگەر کوڕ و کچێک لەو زروفەی ئێستا بیانەوێت بڕۆنە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە، بۆ من ئەگەر یەک مسقال بۆ من یەک ئەڵقە بکەن، ئەمە چەندی تێدەچێت؟ ئەگەر یەک هەڵقە بێتنەوە دیارە تقریبا پێویستی بە 5 وەرەقەیە. ئەگەر یەک هەڵقە یەک مسقاڵیش بێت. هیچ دیاردە و حاڵەتی لەو شێوەیە لای تۆ هەبووە؟ بەڵێ هەمان بووە، بەس لە خواروی عێراق ئەم دیاردەیە باوە. باش ئەو کوڕ و کچانەی کە بۆ پرۆسەی هاوسەرگیری سەردانی لای تۆ دەکەن و زێر دەکڕن، بۆ منە بە دیاریکراوی یاخود لە نێوان چەند بۆ چەند مسقال زێر دەکڕن لای تۆ؟ ئێستاکە مەبەستت؟ بەڵێ لەو زروفەیە زواتە لەو گرانیەی نرخی زێر. ئێستاکە زیاتر 5 مسقالە 10 مسقالە 15 مسقالە 5 بۆ 15 مسقالە ئێستا نۆرماڵە. زانیت جاران 25 35 بوو جاران، کەواتە نیوانی فەرقی هەیە. باش 5 مسقال چەندی تێدەچێت؟ 10 مسقال چەندی تێدەچێت؟ 15 کەش چەندی تێدەچێت؟ 5 مسقالەکەمان ئەگەر بۆ خانمێکی بکاتن 25 وەرەقەی لازمە. ئەگەر 10 مسقالەکەش بیتن 50 وەرەقە لازمە، 49 وەیە. 15 مسقالەکەش 74 وەرەقەت پێویستە. پێم بڵێ هەرگیز لە مێژووی کڕین و فرۆشتنی زێردا نرخ گەیشتۆتە ئەم نرخەی ئێستا؟ لە مێژووی مرۆڤایەتی نەگەیشتە و ئاستێک لە مێژووی مرۆڤایەتی زێر هێندە گران نەگەیشتی. ئەوە بۆ یەکەمین جارە دەتوانێت ڕیکۆردی کەش بشکێنیتە. واتە پێشبینی بەرزکردنەوە؟ بەڵێ باسمان کردیا. ئەم پێشبینیانە چۆنە؟ ئەو پێشبینیانە سەرچاوەکەی لە بانکەکان وەردەگیرێتن. لەگەر ئەم
گەمە سیاسی جیهانیەی خاستن سین و ئەمریکا. دۆخی بازاڕی ئێوە چۆنە؟ من دەبینم بازارەکە وەکو پێشتر زۆرێک لە سستی و چۆڵی دەبینم. حتمما ئەوی خەڵک زیاتر خواستی لەسەر ئەم کانزایە هەر هەیە لە دێرزەمانەوە تاوەکو ئێستاکە، بەس ئێستا کەچی زێرگران بووە ئەوانەی بەرچیان گەرم نەبی ناتوانن بێنە ناو زێڕی. واتەوانەی جیفانیان گەرم لەبێ ناتوانن بێنە بازار. بەڵێ و ئەو کەسانەش دێن کە دەستن نا پرۆسی هاوسەرگیری حتمما دەبی شتێکی هەلە بۆ خانمەکەی بکاتن لەگەر ئەو کەسانەی کە بازرگانن کە سەرمایه‌دارن بۆ وەبەرهێنانی خۆیان بۆ سوود و قازانجی خۆیان ئەوانە دێنە ناو بازاڕێ کڕین و فۆشتن دەکەن. باش بە ئەمە کۆتا پرسیارم بێت وەکو زێڕینگرێک پێشنیارت چییە بۆ ئەو خانمانەی دەڕۆنە نێو پرۆسی هاوسەرگیری و زێڕ دەکەن؟ بڵێن کەمی بکەن یان زۆری بکەن وەکو پێشنیاری خۆت ئەخر لە گرانی ئێستای نرخی دەزانین چۆنە ئێستا دەگەڕێتەوە دوولایەن بۆ کچ هەبووە مەسەلەن یان ماڵی کچە هەبووە بە کوڕەکەی ڕازی بوونە تەنها ئەڵقەچی بۆ کردووە. ئێستا نمونەشمان هەیە ئافرەت هەبووە لێرکانە ئەمە سێ کچم هەیە بەس کوڕەکە لەوم باش بیتن لە بۆ کچەکەم باش بیتن دەتوانم پێشکەشی بکەم وەیە ئافرەتیش هەبووە لێرکانە باسی کردیە ئەگە 50 مسقاڵی لە بۆ کچەکەم نەکاتن چ مەجبورم کچەکەمی خۆمی پێشکەشکەم بزانە ئەو دەگرێتەوە دوولایەن. ئەگەر هاتووە ئەمە لەسەر داخوازیەکانمان ڕێککەوتین ئەو دەچکەم بیت زۆر بیتن حتمما ڕێک دەکەوین. لە خزمەتی بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون دوایین زانیاری و پێشهات و گۆڕانکاریەکان بوو لەسەر نرخی زێڕ کا بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی نرخێکی بێوێنەی تۆمار کرد و نرخەکەی بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەرز بیەوە. هاوکات شارەزایانی ئەو بوارەش هۆشداری دەدەن لە بەرزبوونەوەی زیاتری نرخی زێڕ.